90 ڕۆژ تێدەپەڕێت بەسەر گیان لە دەستدان و خنکان و دیارنەمانی مامۆستا ئاڤێستا یوسف لە ڕووباری مێرگەسۆر. مامۆستا ئاڤێستا یوسف بوو بە خەم و داخێک لەسەر دڵی مام یوسفی باوکی و خانەوادەکەی، هەرچەندە ئەمە بوو بە خەم و کۆژانی تەواوی خەڵکی هەرێمی کوردستان. دوای 90 ڕۆژ تیمەکانی بەرگری شارستانی سۆران ڕایان گەیاند ئەوان چیتر ناتوانن بە دوای تەرمی مامۆستا ئاڤێستا یوسفدا بگەڕێن، هەرچەندە لەسەر تاسەری زێی گەورە و بە دیاریکراویش لەو شوێنەی مامۆستا ئاڤێستا یوسف لێی خنکاوە تەواوی تیمەکانی بەرگری شارستانی، هاوکات تیمە خۆبەخشیەکانی کەڵک و خەبات و چەندین تیمی جیاوازی تر بە دوای مامۆستا ئاڤێستا یوسفدا دەگەڕان. بەڵام چیتر مامۆستا ئاڤێستا یوسف لە دەرگای ماڵەوە ناداتەوە و ناڕواتەوە هۆڵەکانی خوێندن بۆ وانە گوتنەوە. هەموو هەوڵەکان بێئومێدیان پێوە دیارە و دوای 90 ڕۆژیش هیچ کەس و مەلەوانێک مەگەر بە ڕحمی خودا مامۆستا ئاڤێستا یوسف بدۆزێتەوە. پایتەخت میدیا لە ساتی خنکانیەوە تاکو ئێستا ڕووماڵی کۆی ئەم بابەتەی بۆ بینەرانی کردووەوە دەنگ و ڕەنجی بنەماڵەی مامۆستا ئاڤێستا یوسفی گەیاندووە، هاوکات وتە و لێدوانی لە لایەنە پەیوەندیدارەکان لەسەر هەوڵە بەردەوامەکان بۆ دۆزینەوەی مامۆستا ئاڤێستا یوسف. وەکەمی شەش لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمە جیاوازەکانی پایتەخت میدیا بێت.